ئەمە لە ساڵی 2021 نزیکەی 160 مناڵی توشببووی نوێی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە و نزیکەی 2224 منداڵ بۆ 2230 منداڵ چارەسەر وەردەکرێت بە پێی ئەو ڕۆژانەی کە بێگومان مەوعیدیان هەیە یاخود دێنە ئێرە بۆ وەرگرتنی چارەسەر و ئەم ئامارانە گەر سێر بکەین بێگومان بەراورد بە ساڵانی ڕابردوو لە هەموو جیهاندا هەڵکشانی بینیوە. هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیش بەدەر نییە و ئێمە پێشببینیش دەکەین لە داهاتوودا ئەم ئامارە زیاتر کات بۆیە لە ئێستادا بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی پرۆژەیەکمان حازر کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی و سندوق کە بتوانین سەنتەرێکی دەستنیشاندنی پێشوەختەی شێرپەنجە لە سنووری پارێزگای سلێمانی و هەموو پارێزگاکانی تری هەرێمیش بنیاد بنرێت چکە لە کۆتایی ئاگەرێمە بێت و هەرچەند گرنگی بە چارەسەر بدەین و بودجەی بۆ تەرخان بکەین ئەگەر کار لەسەر دەستنیشانکردنی پێشوەختە نەکەین ڕەنگە لە کۆتاییە نەتوانین خزمەت بە هەموو توشبوویەکی شێرپەنجە بکەین بەو شێوەی کە ستانداردە و لە ئێستادا ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا کۆتا پرۆژەکە کراوە لەلایەن خێرخواز جەمالی حاجالی کە ئێستا لەبەردەمین ئەوەیە کە تەنهاشت لە سلێمانی بەبێ بەرامبەر بۆ نەخۆش یان بۆ توشبووی شێرپەنجە نەکرابێ نەشتەرگەریە ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە ئەوەش دەچێتە بواری جێبەجێکردنەوە و کار دەکرێت کە ئەوەش بێ بەرامبەر بۆ نەخۆش ئەنجام بدرێت. ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دیارە هەموو بەرنامەکانمان بە هاوکاری بە تایبەتی بەرنامەی تەندروستی لەگەڵ فەرمانگەی تەندروستیەکانە سلێمانی هەولێردووە ئێستا لەگەڵ کاک دکتۆریاد و کاک دکتۆر بەمە پلانێک هەیە بۆ بەستنی کۆنفرانسێکی شێرپەنجە هیواداری بتوانین لە ئایندەیەکی نزیکا و کۆنفرانسە ببەستین بۆ ئەوەی بتوانین پێکەوە هەمومان بەیەکەوە بە یەک دەست خزمەت بە مناڵانی توشببوو بە شێرپەنجە بکەین.